یەکی ئایار سمبۆلی خەباتی کرێکار و ڕۆژی ڕەتکردنەوەی سیستەمی سەرمایەداری. یەکی ئایار لە مێژوودا پەیوەستە بە خەباتی کرێکارانەوە کە پشتبەستوو بە هێزی کاری ئەوان و بە بەشداری ڕاستەوخۆیان لە بەرهەمێناندا ژیان و پێداویستیەکانی زیندومانەوەی کۆمەڵگا بەرهەم دەهێنرێت. توێژێک بەشی زۆری دەستکەوتەکان بە ڕەنج و ماندووبوونی ئەو بەدەست هاتوون، بەڵام تاکو ئێستا خۆی لە ڕیزی بێبەشانە. سەرهەڵدانی خەباتی کرێکاران لەگەڵ سەرهەڵدانی شۆڕشی پیشەسازی لە بەریتانیا و گواستنەوەی بۆ وڵاتانی دیکە بۆ بەگەڕخستنی کارگەکان پێویستیان بە دەستی کاری زیاتر بوو. بۆ کرێکاران ڕۆژانە بەرامبەر $1.50 بۆ ماوەی 10 تا 16 کاتژمێر کاریان پێدەکرا. مێژووی ڕۆژی جیهانی کرێکارانی جیهان دەگەڕێتەوە بۆ ساڵی 1856 کاتێک کرێکارانی ئوسترالیا لە پێناو چەسپاندنی 8 کاتژمێر کارکردنی ڕۆژانەدا گرت بوونەوە. ساڵی 1866 کۆمەڵەی کرێکارانی نێودەوڵەتی ماوەی کارکردنی کرێکارانیان بە 8 کاتژمێر دیاری کردووە و ڕایان گەیاندووە سنووری یاسایی ماوەی کارکردنی ڕۆژانە پێشمەرجە بەبێ دیاریکردنی ئەو ماوەیە هەموو هەوڵێک بۆ باشکردنی دۆخی کرێکار بێ ئەنجامە. لە ساڵی 1884 یەکێتی سندیکا و ڕێکخراوە بازرگانیەکان و یەکێتی بازرگانانی شیکاگۆ لە ڕێکەوتنامەیەکدا بڕیاریاندا کە لە یەکی ئایاری 1886ەوە سنووری یاسایی کارکردن پەیڕەو بکەن. چەند مانگێک بەر لە یەکی ئایاری ساڵی 1886 بە سەدان هەزار کرێکار لە ویلایەتی شیکاگۆی ئەمریکا دەستیان لە کارکردن هەڵگرت و ڕژانە سەر شەقامەکان داوایان دەکرد ماوەی کارکردن بۆ 8 کاتژمێر کەم بکرێتەوە. دواتر ئەم ناڕەزاییانە بۆ شار و وڵاتەکانی دیکەش پەرەیسەند. کرێکارانی شیکاگۆ کە لەلایەن جوڵانەوەی فیدراسیۆنی کرێکاران بەڕێخستن کرابوون و ڕابەرەکەیان تێرینس پاودەرلی بوو، دروشمی 8 کاتژمێر کار، 8 کاتژمێر پشودان، 8 کاتژمێر خەوتنیان بەرز کردبووەوە. خاوەنکاران بەو داوایانە قایل نەبوو، هەر بۆیە مانگرتنی کرێکاران بەردەوام بوو. بەردەوامی لە ناڕەزایەتەکان ڕۆژ دوای ڕۆژ خەڵکی زیاتری کۆ دەکردنەوە، گەیشتە 450,000 بۆ 100,000 کرێکار. بە جۆرێک نەچوونە سەرکاری کرێکاران مەترسی بۆ سەرکەرتی ئابووری دروست کرد. سەرنجام پارێزگاری شاری شیکاگۆ لەگەڵ کرێکاران کۆبووە و داواکانی لێوەرگرتن و بەڵێنیدا کە هاوکاریان بێت. بەڵام لە دوای ڕۆشتنی پارێزگار پۆلیس دەستی بە جوڵە کرد و هەوڵیاندا بەهێز کۆتایی بە خۆپیشاندانی کرێکاران بهێنن. لە سەردەستی پۆلیس ژمارەیە کرێکاری خۆپیشاندەر کوژران و بریندار بوون و چەندانی دیکەش زیندانی کران بە تۆمەتی دروستکردنی پشێوی و ئاژاوەنانەوە. سزای زیندانی هەتاهەتایی و تەنانەت لە سێداردانیشیان بەسەردا جێبەجێ کرا. گواستنەوەی خەباتی کرێکارانی شیکاگۆ بۆ ئەوروپا. لە ساڵی 1889 سەرۆکی سندیکای کرێکارانی ئەمریکا لە کۆنگرێکدا کە لە پاریس ئەنجامدرا داوای یەخستنەوەی شۆڕشی کرێکارانی کرد لە جیهاندا بۆ ئەوەی کاتژمێرەکانی کارکردن کەم بکرێتەوە بۆ 8 کاتژمێر لە ڕۆژێکدا. لەو کۆنگرێژدا بڕیاریاندا کە وەڵامی ئەو داخوازیە بدەنەوە لە ڕێگەی ئەنجامدانی خۆپیشاندانێکی سەرتاسەری جیهانی لە یەکی ئایاری ساڵی 1890دا. بەو هۆیشەوە ئەو ڕۆژە بە ڕۆژی جیهانی کرێکاران ناسێنرا. لەو مێژووە بەدواوە کرێکاران لە سەرتاسەری جیهان چالاکی ڕێکدەخەن. ڕۆژی جیهانی کرێکاران بە یەکێک لە یادە هەرەبەر بڵاوەکان هەژمار دەکرێت لە سەرانسەری جیهاندا، چونکە لە 132 وڵات ساڵانە بۆنەی تایبەت ڕێک دەخرێت و لە بەشێک لە وڵاتانیش پشووی گشتیە. بەڵام لە سعودیا و عەمان و ئەفغانستان بە هیچ شێوەیەک ئەو ڕۆژە وەک ڕۆژی کرێکاران دانی پێدانەنرا و نەپشووە و نە هیچ بۆنەیەکیش بۆ ڕێزگرتن لە کرێکاران ڕێک دەخرێت. دۆخی کرێکارانی باشووری کوردستان 27 نیسانی 2022 بەر لە یادەکانی یەکی ئایار و ڕۆژی سەلامەتی شوێنی کار ڕێکخراوی بیمە لە ڕاگەیەنراوێکدا بەشێک لە بەدواداچوونەکانیان بڵاو کردەوە کە تایبەت بوو بە دۆخی کرێکاران و شوێنی کارکردن لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان. بەپێی ئامارەکە لە ماوەی 4 مانگی سەرەتای ئەم ساڵدا 12 کرێکار لە هەرێمی کوردستان گیانیان لەدەستداوە کە لەو ژمارەیە 3 کرێکار بیانی بوون و هەروەها 19 کرێکاری دیکەش بریندار بوون. بەپێی ڕاگەیەنراوەکە و کرێکارانەی لە کاتی کارکردن گیانیان لەدەستداوە و بریندار بوون لەلایەن خاوەنکاری کەرتی تایبەت یاخود حکوومەتەوە قەرەبوو نەکراونەتەوە. تاکو ئێستا لە هەرێمی کوردستان یاسایەکی تایبەت بەکار نییە. ساڵانێکە حکوومەتی هەرێم و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە سەروبەندی یاد و مەراسیمەکانی یەکی ئایار بانگەشە بۆ نووسینەوەی یاسای کار و دەستەبەرکردنی مافەکانی کرێکاران دەکەن، بەڵام تاکو ئێستا ئەو بەڵێنانە تەنها بڵاوکراون و ئەنجامیان نادیارە.